یەکەمی سینگەمەلە و پشتەمەلە. وڵای بەشداریکردن لە پێشبەرکی زیاتر لەسەر حەزە ئەگەڕێتەوە سەر حەزکردن و بۆیە ئێمەش تقریبان هەمومان چەند ساڵێ لەو ئیشە و لەو مەجالێن و ئەوانە بێتە هەوکارێک مەلەوانەکان خۆیان سەرخەن زیاتر و زیاتر تەدریب بکەن چونکە ئەگەر بێت و پێشبڕکیەکان دێر بە دێر بکرێ مەلەوانیش حەزی لەسەر نامێنێ کە خۆی پێش بخات. هەموو ساڵ یەکەمی فەڕاشە و سینگەمەلە و پشتەمەلە. مەلەوانی باشی تێدایە؟ بەڵێ بەس تایبەت کوڕەکان باشترن چونکە ئەوان احتیمامی زیاتریان پێ ئەدرێ بە نسبەت کچەکان زۆر مەجالی تەمرینیان نییە وە کچە بچووکەکانیش ئەگەر مەجالیان هەبێ یعنی مدربەکان ئەو مەجالیان نییە کە تەمرینی باشیان بدەنێ. لە تەمەنی چەند ساڵی وە فێرە مەلەوانی؟ ئەمن 5 ساڵ بوو دەستم پێ کرد. بەڵێ. مەزبەحیش مەلەوانی چاچی دەوێت؟ طبعا اصلا يعني مەلەوانێکی باش نەبی بێ مەزبەح ئەو چێژەی لێ وەرناگری کە ئەبێت. دەڵێن ئەو کەسەی لە مەلەوانگە و مەزبەح فێرە مەلە دەبی ناتوانێت لە ڕووبار مەلە بکات. ناشتی وانە ئەمن خۆم زۆر لە ڕووبار مەلەم کردووە بەڵام حەسب ئەو مەلەیە کە ئەکەی فەرقی هەیە یعنی تۆ ئەبێ لیاقەیەکی باشت هەبێت چەندین ساڵ مەلەوانیت کردبێ هەتا بتوانی لە ڕووبار و بەحر ئەوانە مەلەوانی بکەیت.